من هاوبەش محەممەدم گرافیک دیزاینەر و دیجیتال ئارتیست. سپاس بۆ گوێگرتنتان. پێم خۆشە لەم بەرنمەیەدا چیرۆکی خۆمتان لەگەڵدا بەش بکەم کە چۆن بوومە گرافیک دیزاینەر و هەروەها دیدگای من چیە بۆ داهاتووی کاری گرافیک دیزاین. هەر لە سەرەتای مناڵیوانی حەز و ئارەزوێکی زۆرم هەبووە بۆ کاری دیزاین و ئاشنایەتێکی زۆرم هەبووە لەگەڵ ڕەنگەکاندا. ئیلهامی ئەم حەز و ئارەزۆشم دەگەڕێتەوانێ بۆ دیمەنە جوانەکانی شاری سلێمانی و هەروەها ئەو هێڵکاریانی کە لەسەر دەرگا کۆنەکانی شاری سلێمانی هەبوون، هەروەها ئەو نەخش و نیگارانەی کە لەسەر فەرشەکۆنەکان هەبوون. دایمە هەوڵم داوە ئەم نەخش و نیگارانە دروست بکەمەوە و ڕەنگی تایبەتیان بدەمێ. و ماڵیشەوە زۆر هاوکارم بوون لەم بۆ بەرەو پێشچوونی کارەکەم. لە سەرەتادا کۆمپیوتەرێکیان بۆ دابین کردم و توانیم خۆم فێری پرۆگرامە سەرەکیەکانی کۆمپیوتەر بکەم، چونکە بێ ئەم پرۆگرامانە ناتوانین تۆ بی بە گرافیک دیزاینەر. دواتر پرۆگرامی فۆتۆشۆپمدا بەزان بێ ئەوە هیچ سەرچاوەیەکی فێرکاریم لەبەردەستا بێت و هیچ ناوەندێکی فێرکردن هەبێ بۆ کاری گرافیک دیزاین. بە توانای خۆم توانیم تۆڵ و ئامڕازەکان تاقیب بکەمەوە و ئەرکی هەریەکێ لەم تۆڵ و ئامڕازانە بزانم بۆچی من بەستێ بەکاردێنێت. هەروەها لە دەرسی هوەری خوێندنگەشدا فێری لایەنی نەزەڕی ڕەنگەکان بووم و بزانم سووتی هەریەکێ لەم ڕەنگانە چیە و بۆچی مەبەستێ بەکاردەهێنرێت. بۆ نمونە لە بواری تەندروستیدا ڕەنگی شین بەکاردەهێنرێت کە ئەمە زیاتر وا لە نەخۆش دەکات کە دەرونی ئارام بێتەوانی و تێڕوانینێکی گەشتبینانەی هەبێ بۆ دنیا. من لایەنی نەزەڕی و ئەوەی لە مەکتەب فێر بووم، هەروەها لایەنی عملی کە خودی خۆم فێر کرد، توانین پێکەوە گریان بدەمەوانێ و کۆمەڵی فکرە بنووسمەوانێ و بمە جێگەی بایەخپێدانی ئەو خەڵکانی کە لەو سەردەمادا کاری دیزاینیان دەکرد و خاوەن شەریکە بوون. پاشان بە قوڵبوونەوەی زیاترم لە بواری گرافیک دیزایندا دەستم کرد بە پرۆگرامی ئیلیسترێتەر. بەرنامی ئیلیسترێتەر وەرچەرخانێکی گەورە بوو لە دنیای دیزاین و گرافیکی مندا، چونکە بەهۆی ئەم پرۆگرامۆ دەمتوانی ورتر کارەکان بکەم و هەروەها خاوەن کوالیتێکی بەرزتریش بوو. بەهۆی ئەمە شەوانێ زۆربەی شەریکاتەکان تەرکیزیان کردمە سەر و کارەکانیان دەدا بە من، لەبەر ئەوەی بە کوالیتی ئیشم بۆ دەکردن جیاواز بوو لەوەی کە بە فۆتۆشۆپ بکرێت. فۆتۆشۆپ پیکسڵە و ئیلیسترێتەر ڤیکتۆرە کە ئەمە جیاوازێکی زۆر دروست دەکات لە کاری پرینتە. پاشان بۆم دەرکەوتوانەیە من لەوە زیاترە کە تەنها لە مەجای دیزایندا کار بکەم. بۆم دەرکەوت کە من گەنجێکی خاوەن تاڵنتم و خەڵک دەتوانێت سوود لە توانەکانم وەرگرێ. لەسەر ئەم بنەمایش دەستم کرد بە کاری ڤیدیۆیی، کاری ڤیدیۆیی مۆشن گرافیک کە تەجروبەی چەندی کاری گەورەم کرد و توانیم لە ماوەیەکی کەمدا چەندی کاری گەورە ئەنجام بدەم. پاشان خۆمدایە بواری دیجیتال ئارت. پێم وایە پەیوەندێکی زۆر هەیە لە بینی دیزاین و دیجیتال ئارتە. دیزاین بۆ چارەسەرکردنی کێشەکان بەکاردێنرێت، بەڵام دیجیتال ئارت دەست دەخاتە سەر کێشەکان و هۆکاری کێشەکان باز دەکات. و دیجیتال ئارت لە سەردەمی ئێستاشدا گرنگیەکی زۆری هەیە بۆ گەیاندنی ئەو پەیامەی کە تۆ هەتە. دەتوانیت بە تەنها کارێکی دیجیتاڵی کۆمەڵی پەیام بگەێنی بۆ خەڵکانە و بە مەملەکەتی دەرەوە، لەگەر لە هەچ ڕەگەز و نەژادێکیش بن بەبینینی تەنها کارێک تۆ دەتوانانی کۆمەڵە پەیام بگەێنی. و وەکو خودی خۆشم زیاتر کەسایەتی کوردەکان بەکاردێنم لە کارەکەمدا، ئەمەش چەند لایەنێکی لێ دەبێتوانێت. پێم خۆشە زیاتر کولتوری کوردی بە کۆمەڵگاکانی جیهان بناسێنم، هەروها بۆ لایەنی ناوخۆیش ئەو واقعی ئێستا کوردستان پیشان بدەم. و پاشان بە قوڵبوونەی زیاترم لە بواری گرافیک و دیجیتال ئارتە توانیم کۆمەڵی فکری خۆم بنووسمەوانێ کە جیاوازیەکی زۆریان هەبوو لەگەڵ ئەو فکرانی کە پێشتر داڕێژرا بوونەوانێ و هەروەها مۆرکێکی کوردەواریمدا بوو کارانە کە ئەمەش دەنگدانەوەیکی زۆری هەبوو لەسەر ئاستی ناوخۆی و لایەنە دەرەکیەکان زۆر گرنگیشیان دەدا بەم کارانەی من. من هاوبەش محەممەدم گرافیک دیزاینەر و دیجیتال ئارتیست. پێم خۆشە لێرەدا باسی گرافیک دیزاین بکەین. گرافیک دیزاین بریتە لە گەیاندنی کۆمەڵی پەیام و کۆمەڵی قسە تەنها بە وێنەیەک بۆ چارەسەرکردنی کێشەکانیش بەکاردێنرێت. چارەسەرکردنی کێشە بۆ واتایی کە گرافیک دیزاین بریتە لە زەڕوریەک
لە چوارچێوەیەکی داهێنەراندا تۆ هەوڵ دەدەیت کە کۆمەڵێک کار بکەیت و ڕای کڕیار بگۆڕی بۆ ئەنجامدانی کارێک یاخود بۆ کڕینی شتێک. لە سەرەتادا کار لەسەر بیرۆکە دەکەم و بیرۆکەی گونجاو کۆ دەکەموانێ پاشان سکێچی بیرۆکەکانم دەکەم و ئەو کارێک کە پێویستمە بەرنامەی گونجاوی بۆ هەڵدەژێنم بۆ نمونە ئەگەر دروستکردنی لۆگۆیە بێ یاخود بابەتی براندین بێ لەم کاتەدا بەرنامەی ئیلیسترێتەری بۆ بەکاردەهێنم و باگراوند و ڕەنگی گونجاوی بۆ هەڵدەبژێرم و کاری لەسەر دەکەم و ئەگەر کارێکی سوشال میدیا بیا خۆ دیجیتال میدیا بێ لەو کاتەدا بەرنامەی فۆتۆشۆپ دەکەمەوە و کەنڤاسی گونجاوی بۆ هەڵدەبژێرم و بیرۆکەکانم جێبەجێ دەکەم هەوڵ دەدەم لە ڕێی کارەکانمەوانێ فکری بەکارهێنەر بگۆڕم و وایان لێ بکەم کە ئەو بەرهەمە بەکار بهێنن یاخود کارێک ئەنجام بدەن. بەڕای من هەر کەسێ بێ بە گرافیک دیزاینەر دوو لایەنی لێ دەبێتەوە لایەن یەکەمیان پێویستەکە کە خۆی حەز و ئارەزووی بۆ کارەکە هەبێت و پەرە بە توانەکانی بدە لایەن دۆمیشیان بریتە لە لایەنی نەزەری گرافیک دیزاین پێویستەکە شارەزایەکی تەواوی هەبێت لە چۆنێتی بەکارهێنانی بەرنامەکان و هەروە چۆنێتی ڕێخستنی ڕەنگەکان و تەکنیکی ورد بەکاربهێنێ لە جێبەجێکردنی فکرەکاندا چۆن ئێمە خۆمان بناسەین لە ڕێی کارێکی دیزاینەوە یاخود دیجیتال ئارتەوانێ پێویستەکە تۆ کارێکی جیاواز بکەیت و فکرەیە بکەیت کە پێشتر ئەو کارە بەکار نەهاتە بێت لە شوێنێکی تردا و هەروەها لە ئێستاشدا پێم وایە کە کاری جیاواز ئەوەیە کە شتێ بکەین کە لە میلەتی کورد بەرەو پێشەوە بەرینەوە لەسەر فۆلکلۆری کوردی ئیش بکەین. لە ژیانیشدا ڕوبەڕووی زۆر ئاستەنگ بوومەتەوانێ یەکێ لە ئاستەنگیەکان ئەوەیە کە بۆ نمونە کۆمپیوتەرەکە و تووشی مشکلەیەک بێت زۆربەی پرۆجێکتەکانم سڵاونەتەوە لەو کاتەدا کە ئەمە بێهیوای کردوم لە کارکردن بەڵام لەگەڵ ئەوەشدا من هەر هەوڵم نەدا و کۆڵنەدەرانە بەردەوام بووم لە کارکردن و دروستکردنەوەی ئەو پرۆجێکتە بە شێوازێکی جوانتریش لە پێشووتر. و ئەوەی منیشی جادەکردەوە لە گرافیک دیزاینەرەکانی تر ئەوە بوو کە من زیاتر کارم لەسەر فکرە و بیرۆکەی جیاواز دەکرد هەوڵم دەدا کە زۆربەی فکرە و بیرۆکەکان هی خۆم بن و مۆرکی کوردەواریان پێوە بێت و من زیاتر لە کارەکانمە کەسایەتیە کوردەکان بەکاردەهێنم من شەمەحموو بە پاشای خۆم دەزانم هەروەها حەبسەخانی نەقیبیش بە شاژن لەمەشەوە ئیلهامی ئەوم بۆ هاو کە کارێ دروستکەم کە زۆربەی کەسایەتیە کوردەکانی تێدا بێت کەسایەتیە کوردەکان بنەخشێنم لەسەر کارتی یاریکردن ئەمەش بۆ ئەوەیە کە لە بیر و هیزری هەموو تاکێکی کووردا بمێنێتنەوە ئەو کەسانە و هەروەها لە هەموو ماڵێکی شاب بوونیان هەبێت کە ئەمانە ڕۆژێ لە ڕۆژان خزمەتێکی میلەتی کوردیان کردووە و عرف و عادەتی کوردیان پاراستووە یەکێکی تریش لە کارەکانم ئەوە بوو کە پۆستەری سەرەکی حوتەمین فیستیڤاڵی فیلمی کوردی نیویۆرکم دروست کرد کە کۆمەڵێکی کوردین لە شاری نیویۆرکی ئەمریکا زیاتر کار دەکەن بۆ ناساندنی میلەتی کورد و بەرەو پێشبردننی فیلمی کوردی لە کۆمەڵگاکانی جیهاندا
ئیلهامی ئەم کارەشم لەوە بوو هاوکە کەسایەتیەکی پیری بەتەمەنم بەکارهێنا بوو کە بە جلوبەرگی ڕەسەنی هەورامی کوردیەوانی و خاوەنڕێکی خۆشە و ورەیەکی زۆری تیادا بەدی دەکرێت ئەومە پێدەڵێت کە کورد کۆڵنەدەرە هەرچەندە 100 ساڵ پێش ئێستا لە پەیمانی لۆزاندا هەوڵی چوار پارچەکردنی کوردستانیاندا بەڵام ئەم ورە و توانایی کە لەم کەسایەتێدا بەکار پیشانم داوە پێمان دەڵێ کە کورد کۆڵنەدەرە و هەمیشە بەردەوامە لە خەبات. سڵاو من بەناس خوێندکاری بەشی ژمێراری لە پەیمانگەی تەکنیکی کوردستان دەستخۆشی بەرنامەکەسان لێکم پرسیارێکم هەبوو وەکو گەنجێکی سەرکەوتوو چ شتێک لە تۆیان جیاواز بوو لەسەر چ بنەمایەک تۆیان هەڵبژارد بۆ دیزاینکردنی پۆستەری فیلمی سینەمایی کوردی لە نیویۆرک. زۆر سپاس بەخێر بیت. فستیڤاڵی فیلمی کوردی لە نیویۆرک ئەم ساڵ حوتەم ساڵی بوو لە ساڵی 2007 هەیە هەر ساڵە و گرافیک دیزاینەرێک هەڵدەبژێرن بۆ دیزاینکردنی پۆستەری سەرەکی فیلمەکانیان ئەم کۆمەڵی زیاتر هەوڵی ناساندنی میلەتی کورد دەدەن بە دەرەوە و هەروەها تێدا کۆمەڵێ فیلم پێشکەش دەکرێت کە زۆربیان کوردین لەسەر ئەو بنەمایە منیان هەڵبژارد کە زیاتر کارەکانی من بەلای ئیشی کوردیا دەڕات و زیاتر دیجیتال ئارتەکانی من کوردین و پێم خۆشە زیاتر لە کارەکانیشمە ئەو کارکتەرانە بەکاربیانم کە کوردین ئەوەش لەسەر ئەو بنەمایە منیان هەڵبژاردووە و تەجروبەی چەندین کاری گەورەم کردووە و بەهۆی ئەوە شەوانێ منیان هەڵبژارد. سڵاو من دەشنێ خوێنکارم لە پەیمانگەی تەکنیکی کوردستان بەشی ژمێریاری خۆشحاڵ بووم هیوای سەرکەوتنی زیاترت بۆ خوازم بەگشتی باسی کارەکانی خۆتت کرد بەڕاستی دەستخۆشی دێکم من پرسیارێکم لە جەنابەت هەیە چی شتێک وای لێ کردی کە گەشتی بە ئەم قۆناغا یعنی چی شتێک هۆکار بوو بۆ ئەوەی تۆ بەردەوام ببگەیت بەو حەز و خولیایی کە لە مێشکتا هەبوو هیوای سەرکەوتنم بۆ خوازم زۆر سپاس. زۆر سپاس بۆ پرسیارەکەت ئەوەی منی گیان بەم ئەنجامی ئێستا کە هەمە ئەوە بوو کە من هەر لە سەرەتای مناڵیوانێ خولیای کۆمپیوتەر و دیزاینکردن بووم بۆن من هاوڕەکانم لەو کاتەدا مەشغوڵی یاریکردن یا خۆتانێشتی تر بوون من لەو کاتەدا سەرقاڵی پرۆگرامی فۆتۆشۆپ بووم و هەوڵم دەدا کە تەجروبەیەکی گەورە دروستکەم لەو بوارەدا و فکری جیاواز دروستکەم و فکرەکان بمن بەی خۆم و بەهۆی ئەمە شەوانێ بوومە جێگەی بایەخپێدانی زۆربەی دەستگا حکومی و نەحکومیەکان و هەروەها من هەنێ پرۆگرام بەکاردێنە لەو کاتەدا کە دیزاینەرەکانی تر ئەم پرۆگرامانیان بەکار نەدەهێنا بۆیە کوالیتێکی بەرزترم دەدا بە کلاینت بەهۆی ئەمە شەوانێ توانیم بگەم بەم ئەنجامی ئێستا. سڵاو من ڕاژان لە فێرخواز لە پەیمانگەی تەکنیکی کوردستان قەیوان دەستخۆشی و لە یەکەم هیوای سەرکەوتنی زیاترە بۆ خوازم گەنجێکی سەرکەوتووی پرسیارێکی من ئەوەیە ئەمەیە بزانم کێ بەڕابەری خۆتەزانی وەکو کاری گرافیک دیزاینەر یان نەتوانم بڵم لە چ فکرێک لە چ کەسێکی جیهانی وای لە تۆ کردووە حەز بۆ ئیشە بکەی. زۆر سپاس بەخێر بیت. سەرەتا هەر گرافیک دیزاینەرێکە دەست دەکا بەکار پێویستەکە ئیلهام وەربگرێت لە کاری گرافیک دیزاینەرە بەناوبانگەکان بۆ ئەمە چەند سەرچاوەیەکمان هەیە لەوانە بیهانسمان هەیە و هەروە پینترستمان هەیە کە تێدا کۆمەڵی کاری تێدایە ئەتوانیت ئەو تەجروبانە دووبارە بکەیتەوانێ و دروستیان بکەیتوانێ بەڵام لە نەتیجەشدا هەر دەبێتەوە ببێت بە خاوەن بیرۆکەی خۆت و شتێ دروستکەی کە تایبەت بێ بە خۆت جیاواز بێت لە گرافیک دیزاینەرەکانی تر چونکە مافی پارێزراوە هەنێ لەو کارانە ئەگە بەکاری بێنیتەوانێ لەو کاتەدا تووشی لێپێچینەوەی یاسایی دەبیت. تاواکاری تۆ چێ لە کۆمەلگەی کوردی لە بوارەکەی خۆدا چکە بە عامەتەن کۆمەلگەی کوردی کۆمەلگەیەکی ڕەخنەگرەوە لە پشگیری کەربێ. زۆر باشە زۆر سپاس بۆ پرسیارەکەت زیاتر من لە کارەکانما هەوڵم داوە کە عورف و عادەتی کوردی بپارێزم لەگەڵ ئەوەشدا ئێستا کورد زیاتر چاوکراوەیە و ئەزانەیە کە کاری باش چییە و زۆربەی جاریش ڕوبەڕووی دەستخۆشی بوومەتوانێت بەڵام هەنێک کاریش کە لەگەڵ عورف و عادەتی کوردیە ناگونجێت من لەو کارانە دوور دەکەمەوەوانێ و هەڵدەدەم ئەو کارانە نەکەم و پێشم باشە کە زیاتر گەنجی کورد خۆی باتە مەجای گرافیک دیزاین و کارەکانیشی زیاتر ڕنگدانەوەی کللتور و کەلەپوری کوردی تێدا بەدی بکرێت وەک لەوەی کە چاو لە وڵاتانی دەرەوە بکەین لە عورف و عادەتە. پلانی من بۆ داهاتوو ئەوەیە کە
کۆمەڵەیەکی تایبەت بە گرافیک دیزاینەران دابنێم کە بە شێوەیەکی پراکتیکی و ئەکادمی گرافیک دیزاینەر پێ بگەێنم و ئەو هەستیان لا دروست بکەم کە ئەوانش دەتوانن بە گرافیک دیزاینەر و کۆمەڵی کاری گەورە ئەنجام بدەن. هەروەها بۆ لایانی خۆشم دەمێت لە داهاتوودا ئیش لە بواری سەوت و دروستکردنی میوزیکدا بکەم. پەیامی من بۆ گەنجان ئەوەیە ئەو کەسانی کە دەیانەوێت بێنە ئەم بوارەوانێ دەبێت ئیلهام وەربگرن لە دیزاینەرە سەرکەوتوەکان و تەجروبەی کاری ئەوان بکەن و کاری ئەوان دووبارە بکەنەوەوانێ. و پاشان پێویستەکە ئەو کەسێک کە دێتە ئەم بوارەوانێ حەز و ئارەزووی هەبێ بۆ کارەکە، چونکە ئەنجامدا کار لەسەر بیرۆکەکانی ئەوان دەکرێت و کڵاینتەکان بیرۆکەکانی ئەمان بەکاردەهێننەوەوانێ، نابێت تەنها بۆ لایانی مادی کار بکەن. و لایەنێکی تریش ئەوەیە کە ئەو کەسانی کە دێنە ئەم بوارەوە پێویستەکە لایەنی نەزەڕی شارەزا بن لە تەنسەکردنی ڕەنگەکان و چۆنێتی شێوازی بەکارهێنانی فۆنتەکان و هەروەها گونجاندنی تایپۆگرافی. و لایەنێکی تریش ئەوەیە کە پرۆگرامی گونجاو بۆ کاری گونجاو بەکاربهێنیت. بۆ نمونە لە بواری پرنتیندا پێویستەکاتەوە پرۆگرامی ئیلیسترێتەر بەکاربێنی کە کوالیتێکی بەرزترت دەداتێ بۆ کارکردن. بۆ بواری دیجیتال میدیاش دەتوانیت سوود لە پرۆگرامی فۆتۆشۆپ وەربگریت کە ئەمەشیان ئەتوانی کاری گەورەی پێ ئەنجام بدەیت. بۆ لایانی ڤیدیۆیش دەتوانیت سوود لە پرۆگرامی ئافتەر ئیفێکت و ئەدۆبی پریمەر وەربگریت. و بواری گرافیک زۆر فراوان و چەند مەجالێکی لێ دەبێتەوانێ. لەوانە بواری 3D و بابەتی پرینتین و بابەتی دیجیتال میدیا. پێویستەکە ئەو کەسێک کە دێتە ئەم بوارە خۆی یەکلایی بکاتەوانێت کە لە چی بوارێکدا کار دەکات و پاشان هەنگاو بنێت بۆ بەشەکانی تر.